وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئاینی ئیسلام تەنانەت ئەشکەنجەدانی دوژمن و سزادان بە ئاگر و سووتاندنی باخ و باخچەکانی قەدەغە کردووە و ئاگادارکردنەوەی بەرەی دوژمن پێش ڕاگەیاندنی جەنجی کردووەتە دەستورێکی بنچینەیی خۆی و لە کاتی خۆ ئامادەکردنیشدا هەرگیز بە بێبانکێشتکردنی بەرامبەرەکەی بۆ ئاین و پێش ئەوەی حەقیقەتەکان بدات بە گوێیدا هێرشی نەکردووە. لە کاتی هێرشکردنیشدا بەردەوام ئەوەی دووپات کردوێتەوە کە پێویستە هێرشەکەیان تەنها و تەنها لە پێناو گەیاندنی ناوە جوانەکانی خوای گەورەدا بێت بۆ هەر چوارلای دنیا. لە سایەی ئەم بۆ خوا لێبڕان و دڵسۆزیەی ئەوان و هەڵسوکەوتیان لە پێناو خوادا و دەستپێکردنیان بە ناوی ئەڵڵا و کارکردنیان بە ناوی ئەڵڵاوە بوو کە هەر شوێنێکیان فەتح کردبێت زۆر بە خێرایی توانیویانە متمانە و ئارامی ببەخشنەوە و پاشان خەڵکیش بە کۆمەڵ بێنە ناو ئیسلام لە سەردەستیان. ئەگەر ئەمە نەبێت ئایا چ ڕوونکردنەوەیەک هەیە بۆ ئەم ڕووداوەی کۆمەڵێک مرۆڤ لە بیابانەوە بێن و سێکی شوەری جیهان بخەنە ژێڕەکێفی خۆیانەوە و بۆ ماوەی چەندین سەدەش بەردەوامی بە دەسەڵاتەکەی خۆیان بدەن. لە مێژووی مرۆڤایەتیدا چەندین ئیمپراتۆریەتان کە بە زۆری چەک و بە هێزی سەرباز دروستکراون و دواتر لەگەڵ لە ناوچوونی دامەزرێنەرەکانیان لە ناوچوون و هیچ شتێکیشیان لێجێ نەماوە. ئەگەر ئیسلام ئەمڕۆ سەرباری هەموو شێواندن و دەستێوەردانە دەرەکیەکانیش هێشتا لە هەندێک شوێن قورسایی خۆی هەبێت، نهێنی ئەمە لەو ئاشتی و ئاشتەوایی و ئاسایش و متمانە و بەزەیە جیهانیەدایە کە لە ڕۆحیدا هەڵی گرتووە. کەواتە لە ئیسلامدا چەک و هێز شتانێکی بنچینەیی نین، بەڵکو و پاشکۆن، پاسەوانی حکمەتی قورئان و پارێزەری نووری ئیسلامن. هێز ئەو کەرەستەیەیە کە بۆ سەرکەوتن بەسەر ئەو بیر و بۆچوونە چاق بەست و دڵە داخراوانە بەکارهێنراوە کە حەقیان لە هێزدا دەبینی و ژیانی جەستەییان کردبووە ئامانجی بوونیان و چێژیان لە زوڵم و زۆری دەبینی و خۆیان بە نیمچە خوایەک دەبینی. هێز لە پێناو سەرخستنی حەق و بە ئامانجی چەسپاندنی ئازادی بیر و ڕاو لە پێناو دروستکردنی باوەش و پەناگەیەک بۆ لاواز و بێهێزەکان بەکارهێنراوە و بواری ئەوەی ڕەخساندووە کە گشت کەسێک بتوانێت هەڵبژێرێت و باوەڕ بهێنێت. ئەمەش بووە هۆی ئەوەی هەموو کەسێک ئەو ئیسلامە قبول بکات و پێی ئاشنا بێ کە سەرۆکاری لەگەڵ ویژدانی پاک و بیرکردنەوەی ساغ و عەقڵ و لۆجیک و سروشتدا هەیە. بەڵێ، ئیسلام سیستەمێک بوو کە ڕۆح بە دووی داوێڵ بوو، ڕێزی بە شتێکی سروشتی و فیتری دەبینی و داوەری و لۆجیکیش تەسلیمی بوون. شمشێریش ئەو کەرەستەیە بوو کە دژی کۆیلەکانی جەستە بەکاردەهات و ئەو پەردانەی دەدڕی کە ڕێگر بوون لە بینینی ئیسلام کە لە خۆیدا پێشانگای جوانیەکانە و ئەو ئەهریمەنانەی لەناو دەبرد کە لەو ڕاستیانە یاخی ببوون کە دەیانگەیان نە هەرێمە جوانەکەی ئیسلام و چەندین پردی نیشانی ئەو ڕۆحانە دەدا کە بێتاوان و ستەمدیدە و وێڵی ڕاستیەکان بوون تا بەرەو خۆشبەختی هەتا هەتایی بەسەریدا بپەڕنەوە. لە ڕاستیدا لە ڕابردووەوە هەتا ئەمڕۆژ دوژمنانی ئیسلام لە پێناو شاردنەوەی شڕەخۆری و خوێنخۆری خۆیان و بە ئامانجی پەرتەوازەکردنی سەرنجەکان هەرگیز لە ڕەشکردن و تاوانبارکردنی موسڵمانیەتی و موسڵمانان نەوەستاون. لە ڕاستیدا ئەوانن خاوەنی ئەسلی زوڵم و ستەم. فیرعەون زوڵمی کردووە، ئەو چەک و سەربازی بەکارهێناوە، ئەو لە پێناو ئەوەی نەتەوەکەی بەندایەتی بۆ ئەخناتون بکەن جەنجی لەگەڵ تەواوی پەرستراوەکانی دیکەدا بەرپا کردووە و هەموو پەرستگاکانی دیکەی داخستووە. بودیزم بە هەوڵ و زۆر و ستەمی ئاشۆکا گەیشتە سیلان و باشووری ئاسیا. مەزدەیزم ئاینی زەردەشتی کەشتیەک بوو لەسەر ئەو خوێن و کێمە ڕێی دەکرد کە کۆبات دەیڕشت، بەڵام ئەویش بە نەمانی خۆی لە لاپەڕەکانی مێژوودا نێژرا. ئاینی مەسیحی لە ساڵی 313 زاینیەوە لە ئەنجامی فێڵ و تەڵەکە و زوڵم و خۆسەپێنی کۆنستانتینەوە لای هەمووان پەسەند کرا. شارلمان پاش 33 ساڵ شەڕکردن لەگەڵ ساکسۆنەکاندا پەرێشانی کردن و ناچاری کردن ئاینی مەسیحی قبول بکەن. میسر لە ئەنجامی ڕشنی دنیایەک خوێن بە مەسیحی کرا. رووسیا بۆ ئەوەی لە خوێن و چێماوی خۆیدا نەخنچێت بە زۆری دانی مارک و بەنابەدڵی بووە مەسیحی.
ئەوەشی شوێن کەوتوانی خاج بە دنیای ئیسلامیان کرد لەسەر و هەموو پەسن و باسکردنێکەوەیە. هەر لەبەر ئەمەش بوو لە ڕابردوێکی نزیکدا ڤاتیکان داوای لێبوردنی بۆ ئەم بابەتە کرد. ئەوان بە ناوی ئاینی مەسیحەوە و گوایە لە پێناو ئاینەکەدا هاتن و گشت لایەکیان سووتاند. شەلم کوێرم ناپارێزم، منداڵ و ژنیشیان سەربڕی و پەرستگا و گۆڕەکانیان ڕووتاندەوە و مزگەوت و تەکیە و خانەقاکانیشیان کردە گەوڕی ئاژەڵ. ئەمڕۆ کتێبەکانی خۆیان و ئاسەوارەکانی کەلەپوری ئیسلامیش کە لە هەموو شوێنێکدا نمایشی دەکەن شایەتێکی دیاری ئەم بابەتەن. ئەو زۆردار و ستەمکارانەی دنیاش لەولاوە بوەستێت کە هەمیشە لە خەیاڵی ئەوەدان بە تەنها خۆیان هەموو دنیا بەڕێوە بەرن. نازانم ئەو نووسەرە ڕۆژ ئاواییانەی بۆ ڕۆژێکیش ئەو هەموو دڕندەی و نەنجیەی ئەوان نابینن یاخود خۆیانی لێدەدەن لە کەڕی و ئەو نووسەرە بێ ئاگایانەی جیهانی ئیسلامیش کە لاسایی ئەوان دەکەنەوە تا چ ڕادەیەک توانیویانە بابەتی بن لەم بوارەدا تاوەکو متمانەمان بەو شتانە هەبێ کە باسی دەکەن. ئەم تایبەتمەندیانەی ئارستانی دەکەین بانگەشە نین، بەڵکو چەند ڕاستیەکی بە بەڵگە سەلمێنراون کە سەدان نووسەری بیانیش چەشنی تۆماس ئارنۆڵد و تۆمبی لەسەری وەستاون و لەبارەیەوە نووسیویانە. ئەم نووسەرانە لە کتێبەکانی خۆیاندا باس لەوە دەکەن کە ئیسلام کاتێک چووەتە وڵاتێکەوە خوێنی نەڕشتووە و بە زەبر و زەنگشتی بە خەڵک نەکردووە. لێرەدا بە باشی دەزانین هەندێک ڕووداو لەسەر ئەم بابەتە بجێڕینەوە. 1. کاتێک مسلمانان دەستیان بەسەر شامدا گرت بەشێکی زۆری خەڵکەکەی یەکسەر مسلمان بوون. ئەوانی دیکەش لە سەرەتاوە ئەوەیان قبول کرد کە پاراستنیان لە ئەستۆی مسلمانان دابێت و دواتریش پێی دەرپەی بەویست و هەڵبژاردنی خۆیان ئیسلامیان هەڵبژارد. تەنانەت ماوەیەک ڕۆمەکان ویستیان شام داگیر بکەن. لەو کاتەدا خەڵکە مەسیحیەکەی شام ڕژانە کڵێساکانیانەوە و دوعایان بۆ سەرکەوتنی مسلمانان دەکرد. 2. پرۆفیسۆر تۆماس ئارنۆڵد لە کتێبێکیدا بە ناوی بانکێشت بەرەو ئیسلام مێژووی بڵاوبوونەوەی بیر و باوەڕی ئیسلام باس لەوە دەکات هەموو ئەو وڵاتە ئەفریقیانەی لەلایەن ئیمپراتۆریەتی ڕۆمەوە بەڕێوە براوە لەسەر و هەمووشیانەوە میسر هەتا ئەو کاتەی کەوتونەتە ژێر دەسەڵاتی دەسەڵاتدارانی ئیسلامەوە بەدەست دەسەڵاتدارانی مەسیحیەوە ناڵاندویانە. خەڵکی ئەو میسرەی کە بە ئاینی ئیسلام سەر لە نوێ بەڕووی مرۆڤایەتیدا کرایەوە بوونە سەنتەرێکی گرنگی فەتەحکردنی هەموو ئەفریقا و لە سەردەمەکانی دواتریشدا میسر بووە لانکەی ڕەوتە زانستی و ڕۆشنبیریەکان. 3. خەڵکی ئیسپانیا لە سەردەمێکدا خواستی خۆیان بۆ ئیسلام ئاشکرا کرد و دواتریش بۆ ماوەی 8 سەدە وڵاتەکەیان بووە ناوەندێکی گرنگی زانست و ڕۆشنبیری ئیسلامی. ئەمەش ڕاستیەکە کە بەشێکی زۆر لە دۆستان و هەندێک لە دوژمنانیش کۆکن لەسەری. ڕەوشت و شێوازی پەروەردەکردنمان ڕێگەمان نادات لێرەدا باسی ئەو شتانە بکەین کە دواتر وڵاتانی ڕۆژئاوا بە مرۆڤ و مرۆڤایەتی و زانست و ڕۆشنبیریان کرد. 4. کاتێک ئیستانبول و وڵاتانی بەلقان و ڕۆژهەڵاتی ئەوروپاش لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە فەتەح کرا بە تەواوی لە چوارچێوەی ویژدان و ڕێی ڕاست و دادپەروەری و سۆز و بەزەییدا ئەمە کرا و ئەوەش بووە هۆی ئەوەی ئەو وڵاتانە بەویستی خۆیان لە ئیسلام نزیک ببنەوە. هەڵبژارنی ئیسلام لەلایەن خەڵکی ماوەڕا ئەلنەهر و دواتریش سەلجوقیەکانەوە بەویستی خۆیان و پاشان چوونە ژێرباری ئەرچی ڕابەرایەتیکردنی ئیسلام لەلایەن سەلجوقیەکانەوە بۆ ماوەی چەند سەدەیەک ڕاستیەکی وەهایە کە هەمووان لەسەری کۆچین. 6. ئیسلام لە ڕێی سۆفی و دەروێشەکانەوە گەیشتە ئۆگەندا، سۆماڵ، سۆماترا، جاوا و فلیپین. ئیسلام لە وڵاتانەدا لە ڕێی هەڵسوکەوتی جوانی ئەو ڕابەرە خۆشەویستانەوە لەلایەن هەمووانەوە پەسەند کرا و ئەوانیش کردیانە ژیان بۆ خۆیان. ئەم بابەتە نووسەرە بە ویژدانەکانی چەشنی تۆماس کارلایل، گۆستاڤ لۆبۆن، تۆماس ئارنۆڵد و تۆئینبیش هاوڕان لەسەری. لە سەرەتاوە هەتا ئەمڕۆ لە هەموو ئەو وڵاتانەدا کە ئیسلام تیایاندا باڵادەست بوو مسلمانان وەک فریشتەی پاسەوانی دەناسران و هەرگیز گلەی یەک لە هاوڵاتیە نامسلمانەکانیش نەبیستراوە. ئەو کەشە دوور و درێژە پڕ لە متمانە و ئارامیەش هەتا ئەو کاتە درێژەی کێشە کە ڕۆژ ئاواییەکان هەندێک لەو کەسە نامسلمانانەیان لە وڵاتە ئیسلامیەکاندا جوڵاند و لە سەرانسەری دنیادا بوونە هۆی سەرهەڵدانی چەندین ڕوودا و
لە ڕاستیدا ئەو نەتەوانش کە بە مەقاشی ڕۆژئاواییەکان لە دوورەوە جوڵێنران دواتر پەشیمان بوونەوە و فرمێسکی پەشیمانیشیان ڕشت. بەڵام ئیدی کار لە کار ترازا بوو. بەڵێ، ئیسلام تاکە سیستەمی بێهاوتایە کە بە دەستوری ئاشتەوایی جیهانیەوە هاتووە و لە یەک کاتدا گفتاری خۆی ئاراستەی عەقڵ و ویژدان و ڕۆحیش کردووە و بەهێزی قەناعەت پێکردن پێشی دوژمنەکانی داوەتەوە. مسلمانانیش کە نوێنەری ئەم سیستەمە بوون لە هەرێمی ڕووناچی قورئان و سوننەتەوە کە خۆیان بە دڵ و بە گیانی پەیوەست بوون، وەک لانکەی برایەتی بۆ هەموو گەردوونیان ڕوانیوە و هەمیشە بە شوێن سەرەداوی ئەوەدا گەڕاون کە چۆن بتوانن بە ئەندازەی پێویست گفتوگۆ لەگەڵ هەموو کەسێکدا دروست بکەن. قورئان دەفەرمێت: دڵنیاش بن کە خوا ئەوەتان لێ قەدەغە ناکات کە ڕەفتاری باش و دادپەروەرانە بکەن لەگەڵ ئەو کەسانەدا کە جەنگیان لە دژ نەکردوون و دژایەتی ئاینیان نەکردوون و لە شوێنەوارتان دەریان نەکردوون، چونکە بەڕاستی خوا دادپەروەرانی خۆش دەوێت. بەمەش ئەوەی بیردەخستنەوە کە مرۆڤایەتی و مەردایەتی بناغەی هەموو شتێکە و بەرزترین ئامانجی نیشانی مسلمانان دەدا. تەنانەت دەتوانین بڵین ئیسلام ئامۆژگاری ئەوە دەکات کە مرۆڤ بەرامبەر هەموو کەسێک هەڵسوکەوتی چاک و جوان بێت. دەفەرموێت: ئێمە فەرمانمان داوە بە ئادەمیزاد بە ڕەفتار چاکی لەگەڵ دایک و باوکیدا. دایکی بە ئێش و ئازار و لاواز و بێتاقەتێکی زۆرەوە هەڵی گرتووە. بڕینەوەشی لە دوای 2 ساڵە. فەرمانمان پێدا کە ئەی مرۆڤ، سوپاسگوزاری منیش و دایک و باوکیشت بە، دڵنیا بن کە گەڕانەوەتان هەر بۆ لای منە. ئەگەر دایک و باوکت کۆششیان لەگەڵتدا کرد تا بەبێ هیچ بەڵگە و زانیاریەک هاوڵ بۆ من بڕیار بدەیت، بە قسەیان مەکە. لە دونیاشدا هاوڕێ و هاوڵ و خزمەتگوزارێکی چاک بە بۆیان لە هەموو بارودۆخێکدا. لەم فەرمانەی قورئاندا ئەوە دیارەکە قورئان ئامۆژگاری کەسێکی مسلمان دەکات کە دەبێت بەرامبەر دایک و باوکی ئەگەر موشریکیش بن هەر بە جوانی مامەڵە بکات و بەم دەربڕینە سوبحانیەشی کە دەفەرمێت: گفتوگۆ و مجادلە مەکەن لەگەڵ خاوەنی کتێبە ئاسمانیەکاندا مەگەر بە جوانترین شێوە نەبێت جگە لەوانەیان کەستەمیان کردووە. ئەوەمان نیشان دەدات کە دەبێت بە نەرمترین شێوە حەق و حەقیقەتەکان بۆ شوێن کەوتوانی کتێبە ئاسمانیەکان باس بکەین. لەمڕوەوەیە کە پێغەمبەری سەردارمان صلی الله علیه وسلم بە درێژایی تەمەنی بە جوانی مامەڵەی لەگەڵ ئەو کەسانەدا کردووە کە هانایان بۆ ئیسلام هێناوە. هەمیشە شتی پێشکەش کردوون و جیاوازی نەکردووە لە مافی هاوڵاتیەکی مسلمان و هاوڵاتیەکی نامسلمان کە ئەوەی قبول کردووە لە ئەستۆی دەوڵەتی ئیسلامی دابێت زیممی. لە هەموو دەرفەتێکدا نیشانی ئەوانیشی داوە کە ڕەحمەتە و بۆ هەموو جیهانەکان نێردراوە. کاتێک بانگێشتیان کردووە بۆ شوێنێک، بەدەم بانگەشەکەیانەوە ڕۆیشتووە و ڕێزی لە مردووەکانیان گرتووە و سەردانی نەخۆشەکانیانی کردووە. پێغەمبەری سەردار هەندێک جار قەرزی لە شوێن کەوتویەکی کتێبە ئاسمانیەکان کردووە یاخود شتی بەڕەهن پێداون. لەگەڵ هەندێکیان کاری بازرگانی کردووە و وەک گوڵ ڕێزی لەو هاوڵاتیە نامسلمانانە ناوە کە لە ئەستۆی مسلمانان دابوون و لە وڵاتیاندا ژیاون. لە شوێنێکدا دەفەرمێت: ئەوەی ئازاری زیممیەک بدات لە ئێمە نییە. و ئەمە ئەوە نیشان دەدا کە لە چه ئاستێکی بەرزدا هەڵسەنگاندنی بۆ مافی مرۆڤ و زیممیەکان کردووە. لە شوێنێکی دیکەدا دەفەرمێت: ئەوەی کەسێک بکوژێت کە زیممیە و پاراستنی لەسەر ئێمەیە هەرگیز بۆنی بەهەشت ناکات. و بەم فەرمانەشی ئەوەوە بیر مسلمانان دەخاتەوە کە ئازاردانی ئەو زیممیانەی کە لە ناو مسلماناندا ژیان بەسەر دەبەن دەبێتە هۆکاری نەچوونە بەهەشت. بەم جۆرەش پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم گەیشتووەتە بەرزترین دووتکەی بەها مرۆییەکان کە لە سەرەتاوە تا کۆتایی هیچ سیستەمێکی یاسایی و هیچ بیرۆکەیەکی مرۆڤ دۆستانەی پێناگات. لە سەردەمە ڕووناکەکەی ئەودا صلی الله علیه وسلم هەموو شتێک لەم ئاستە بەرزەدا دەگوزەرا و ئەگەر هەندێک سەردەمی بەدبەختیش باز نەکەین دەتوانین بڵین هەتا ئەمڕۆژ بەڕێوەبەرە مسلمانەکان ئەو هەستیاریەیان بەرامبەر پاراستنی ئەمانەتە ئیسلامیەکان هەبووە کە لە ئەوەوە بۆیان ماوەتەوە. ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هەموویان بێت.